بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە حەڵقەیەکی تر لە بەرنامەکەتان توێشی و ڕوح بە خزمەتتان دەگەمەوە. خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەمان لێ قبول بکاتن و بخاتە تەرازوی حەسەناتمان، وخوای پەروەردگار مەجلیسەکەمان بکاتە مەجلیسی ذکر، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی، و بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە. برایانی بەڕێزم، گەیشتینە بابەتێکی نوێ و یەکەم دەرس لە توێشووی ڕوح لە تەزکیەی نەفس. ئەویش وتم بەرنامەکانی ڕابردوو وەکو ڕێخۆشکردن و مقدمەیە کوابوون، وەکو بناغە و بنچینەیە کوابوون بۆ ئەوانەی ئێستا. بەوە دەست پێ دەکات دەفەرمێ ئەنواع القلوب و ئەقسامها، جۆرەکانی دڵ و ئەقسامی دڵەکان، بڵێ جۆرەکانی دڵەکان و شێوازی دڵەکان چۆن و چۆن نین. قسەی زۆر لەسەر کراوە، بەڵام پێشەوەی کابابین لەسەر ئەسڵی دڵ خوای پەروەردگار تبارك وتعالى دفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا. علماء دفرمون رحمة إخوان لبه أو عبادة خوا پرستيك بدل ذكري زور بهيز وبقوة ترى، لو عبادة خوا پرستيك بأعزاكان ذكريت وضل زانان رحمة إخوان لبه وەکو پادشایەک وێنایان کردووە. دڵ پادشایە، هەموو ئەعزاکانی دیکەی ئینسان جوندین و کاربەدەستی ئەو پادشایە. لەبەرەوەش هەر ئەمر و فەرمانێک کە لەو دڵە دەردەچێ، ئەو ئەعزانەی ئینسان جێبەجێی دەکەن، ئەو ئەعزانەی ئینسان جێبەجێی دەکەن. و دڵ جێی بڕیار و نەهیەکانی ئینسانە. ئاگاتان لێبێ زۆر خسەکەوە دەزانێ عەقڵ مێشک و ئەوە نییە. دڵ شوێنی بڕیار و ئەمر و فەرمان و قەبول و ڕەفزە. هەر کاتێک دڵ ئەو بڕیارانەیدا ئەو ئەمرەی کرد، ئەو قەبولەی کرد، ئەو ڕەفزەی کرد، ئینسان بەدوای دەکەوێت، عەقڵ بەدوای دەکەوێت. هەتا ئەوەی کەلیمەی کە عەقڵ دەڵێ عەقڵەکە لە ناو دڵدایە. خوای گەورە چ دەفەرمێ؟ ئەم لەهم قولوب یەفقەهون بها. کەواتە لە خودی ئینساندا، ئینسانە گۆکو پێکاتەیەک وەربگری، مهمترین و گرنگترین پارچە لە ناو ئەو ئینسانەی چێ دڵە. وەکو پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام دەفەرمێ ئەلا وئین فی الجەسەد مضغە، ئەلا وئین فی الجەسەد مضغە إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. طبعا ئەو فەرموودەیە بەشێکە لە حەدیثێکی دوور و بەردرێژی بوخاری و موسلیم ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ، وەکە لە ئەربعینی نەوەویشەکە بە هەڵەدا نەچوو ملیۆن دەرێژ ئیشارەیەکمان پێدا. برا بەڕێزەکانی خۆم، خوای گەورە تەبارەک وتەعالا بە پێغەمبەری ڕاگەیاندووە عەلەیهی الصەلاة وەسسەلام. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسسەلام دکتۆر نەبووە بڵێ وەڵا
خوێندنێکی وردی لەسەر لاشە و جسمی ئینسان کردبێ و کامەی لە هەمان گرنگترە و گرانبەهاترە و جێی گرنگی پێدانترە باسی کردبێتن. پێغەمبەری خوا بووە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. خوای گەورە پێی فەرمووە لەبەرەوە دەفەرمێ ألا وإن في الجسد مضغة. دەفەرمێ لە ناو لاشەی ئینسانی پارچە گۆشتێک هەیە وەکو پارچە گۆشتێکی وایە بەقەدەر لەپی دەستی ئینسان دەبێ ئیدا صلحت صلح الجسد كله. ئەگەر ئەو پارچە گۆشتە بۆ خوا سوڵحا ئەوە دەفەرمێ هەموو لاشەی ئینسان بۆ خوا دەسوڵحێت. وإذا فسدت فسد الجسد كله. واگەر بۆگەنی بوو بێکەلک بوو لایدا هەموو جەستە ئینسان لا دەدات. ئەویشتی ئەلا وهي القلب. ئەو قەلبەیە ئەو دڵەیە کە هەمومان خاوەنی دڵین. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم خوای گەورەش تەبارەک و تەعالە لە ڕۆژی دواییدا کە باسی ئینسانی ئیماندار و باسی عاقبەت خێری دەکا کە دەفەرمێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ڕۆژێک کە نە ماڵ و منداڵ و نەسەرەت و سامان و هیچ شتێک فریای ئینسان ناکەوێت و هیچ شتێک بە کەلکی ئینسان نایە إلا ئەداتی ئیستثنایە إلا چێ نەبێ إلا من أتى الله بقلب سليم. إلا کەسانێک نەبن کە هاتن خاوەن دڵێکی سەلیمن. دڵی سەلیم ئەو دڵە زیندوێ ئەو دڵە سەلیمەیە کە سەلیمە من الشرك والنفاق والكفر والشهوات والزيغ. ئەو دڵە سەلیمە ئەو دڵەیە کە سەلامەت بووە لە هەموو ئەو نەخۆشیانەی کە تووشی دێن، نەخۆشی کوفر، نەخۆشی شرک، نەخۆشی نیفاق، نەخۆشی حەز و ئارەزوەکان، نەخۆشی بەدواکەوتنی غەیری ڕێباز و منهەجی خوا. دڵی سەلیم ئەو دڵەیە کە بە دوای ڕێبازی خوا دەکەوێت و بەس. خۆشەویستی خوای تێدایە و بەس. خۆشەویستی پێغەمبەری خوای تێدایە و بەس. تەماشە دەکات چ شتێک خوا پێی خۆشە ئەوەی دەکا و چ شتێک خوای پەروەردگار نەهی لێ کرد و خۆی لێ دەپارێزیت هەتا دەگاتەوە خوا. ئەوە دڵی سەلیمە تووشی هیچ نەخۆشیەک نەبووە. لەبەرەوەش ئینسان ئەگەر دڵی نەخۆش کەوت ئەوجا برا بەڕێزەکانی خۆم باقی ئاعزاکانی دیکەی نەخۆش دەکەون. نەخۆش کەوتنەکە چییە؟ ئەوە نییە بڵێ وەڵا قالبی دەلەرزیت و تای بەرز دەبێتەوە و پێویستی بە دکتۆرە و پێویستی بە عەمەلیاتە. نا، نەخۆشی بیر و باوەڕ، نەخۆشی شەهەوات، نەخۆشی شوبوهات. دڵ ئەگە نەخۆش کەتەوە نەخۆشیانە بۆ ئینسانی دروست دەبن. بە دوای شەهەواتی خۆی دەکەوێت. هەرچی حەز و ئارەزووی خۆیە بێدڵی ناکات. کورە دەڵێ هەتا هەمە بە وەکەیفی خۆڕا بێرم چێ لەو دیوی هاتوتەوە وەنیە فەرق بە حەڵال و حەرامی ناکات. کە معاملەی دەکات فەرق بە معاملەی ڕەبەوی و غەیری ڕەبەوی ناکات. والحاصل هەوا و ئارەزوەکەی خۆی بۆتە قائید و سەرکردە. لە قسەی هەوا و ئارەزوی خۆی دەرناچێت. کەواتە خاڵی یەکەممان بۆ ئیشکردن لەسەر تەزکیەی نەفس، لەسەر توێشی ڕوح چییە؟ ئیشکردنە لەسەر ئەو دڵە. ئەو دڵە ئەتواندرێت چاک بکرێ باش بکرێ بەڵێ، ئەتواندرێ گۆڕانکاری بەسەردا بێ بەڵێ. لەبەرەوە وەکو گوتم لە دەرسەکانی ڕابردوو چۆن مێشە هەنجوین بە مروری زەمن لەو گوڵەی هەڵدەنیشی لەو گوڵەی هەڵدەنیشی لەو گوڵەی هەڵدەنیشی هەتا چەند بەچی گۆتی غرامێک شی لەو ئەوانە دروست دەکات و شی لەو ئەوانە بەرهەم دێنێتن.
ئینسانیش بەڕاستی دەبێ ئاوا لە عیبادەتێک بۆ عیبادەتێکی دیکە لە خواپەرستێک بۆ خواپەرستیەکی دیکە لە ئیلتیزامێک بۆ ئیلتیزامێکی دیکە لە سونەتێک بۆ سونەتێکی دیکە هەڵسوکەوت بکات و هاتوچۆ بکە هەتا هوردە هوردە تەقوا دروست دەکات. جاکە ئەو تەقوایە دروست بوو پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام ئیشارە بەچ دەکات تەقوا لە چێ کۆ دەبێتەوە لە دڵ. التەقوا ها هونا التەقوا ها هونا التەقوا ها هونا تەقوا لە ناو دڵدا کۆ دەبێتەوە کە لە ناو دڵدا کۆ بووەوە مەلیکێکی ساڵح دەبێ ئەمرت پێ دەکات دەڵێ هەستە شەو نوێش بکە بە قسەی دەکەی بە ڕۆژوو بە بە قسەی دەکەی قورئان بخوێنە بە قسەی دەکەی غەیبەت مەکە بە قسەی دەکەی نیفاق مەکە بە قسەی دەکەی درۆ مەکە بە قسەی دەکەی ماڵ ببەخشە بە قسەی دەکەی جیهاد بکە بە قسەی دەکەی هەرچی کە فەضائیل و چاکەی ئەو دنیایە پێت دەڵێتن لە قسەی دەرناچی. لەبەرەوە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ دەفەرمون دڵ دەبێتە سێ بەش. دڵی خەڵکی دڵەکان سێ بەشن. عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ کردویانت بە سێ ئەقسام و سێ بەش. یەکەمیان القلب الصحيح أو السليم دڵێکی زیندوو و دڵێکە نەخۆش نەبێتن سەلیم بێ یان صحیح بێ. خۆی صحیح و سەلیم یەک شتە کە هیچ نەخۆشیەکی نەبن دڵێکی ساغ و بێگەرد و پاک بێت. بە هەموو پێوەرەکانی پشکنین هەر 1001 پشکنینی بۆ بکە هیچ نەخۆشیەکی لێ دەرناکەوێت. نەخۆشی چی؟ نەخۆشی شرکی تێدا نیە، نەخۆشی کوفری تێدا نیە، نەخۆشی نیفاقی تێدا نیە، نەخۆشی دووڕووی تێدا نیە و نەخۆشی شەهەواتی تێدا نیە، نەخۆشی شوبهاتی تێدا نیە. ئەو نەخۆشیانەی کە زەرەر بە ئیمانی ئینسان دەگەێنن ئەو نەخۆشیانەی کە زەرەر بە ئیمانی ئینسان دەگەێنن دەو دڵی صحیح یان دەو دڵی سەلیم دانین. تەماشای دەکەی دڵێکی پاک و بێگەردە. لەبەرەوەش تەماشا دەکەی و ئینسانە زۆر مرتاحە لە ژیاندا. خاوەنی دڵی سەلیم کە دوای دێمە سەری خۆشترین ژیان لەو دنیای بەسەر دەبات. مرتاح هەموو دنیا بەسەرێکدا کاول بیجوێ لێن تەقەی سەری دێت بۆ چووکە ڕێگاکەی خۆی دۆزیوەتەوە. دەزانێتن لەو دنیاە ئیوا هەیە هەڕەشەیەکی لێ بکرێ دنیای لێوێک دێتەوە. بەس ئەو لەو سەری هاتۆتەوە بۆ چکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا 1400 قسوور ساڵ پێش ئێستا بە پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام خەبەرێکی بۆ ناردووین پێمان گەیوە بە ڕێکی ڕاست و دروست قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا. هیچ شتێکمان توش نایە ئەگەر خوا تەبارەک و تەعالا تەقدیری نەکرد بێ. ئێستانەکە ئەو وەزای کە لە گۆڕێدایە هەڕەشە و گوڕەشەی ئەمریکا و هەڕەشە و گوڕەشەی ئێران و پێداوەرە ئیسرائیل لەلایەکی ئیدی لەلایەکی ئێستا لەوانەیە خەڵکێکی خەوی لێ زڕابێ ئیسراحەتی لێ هەڵگرابێ دەی پشتی قوڵ کردبێتەوە داخوا کەنجینی ئەرزۆ چ کابرای گۆتیس قەنابلی عنقودی و نەوەی ئەوانەی و پشتێکەوت وەرە لێی گەڕێ. خوای گەورە تەقدیری کردووە ئەگەر بەخوا وەچۆی گۆتی ئەجەلت بەو شتانە هات بێ دەکونێ دەرزێژدا بێ شەڕێک هەر دروستە بیلۆت ئیلا دەبێ ئەوەی کە خوای گەورە تەقدیری کردووە دەبێ ئەوت بە قسمەت بوو بێت. بەڵام شتێک خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەقدیری نەکردبی هەموو دنیا لێت کۆ بێتەوە ناتوانن هیچ لەگەڵ بکەن. یعنی بۆی کە ئینسان هەندێک جار بەڕاستی ئەو ئاەتە وەکو عملی وەکووانە زۆر مهمە ئینسان شتی عملی ببینیتن. پارچە ڤیدیۆیەک ئەوەی پیشان دەداتن جا ئەو ئاەتانەش و ئەو فەرمودانەی پێغەمبەری خواشی لەگەڵ ڕەبت کردوون عەلەیهی سەڵات وسەلام. حیوانێکی چیویە 4-5 شێری لێ ئاڵاون. شێر حیوانی فەقیر بەتایبەتی جۆرە حیوانێکە لە حیوانێکی تۆزێک گەورەترە قۆچشی پێوە نین بۆی دیفاع لە خۆی بکات. 4-5 جار دەیگریتن بەڵام حەڕەکەیەکی دەکاتن فڕی دەداتە ئەو لای وەڵحاصل بە هەر 4-5 شێران نەتوانن بیگرن یەکیش بریندار دەکاتن.
دەرباز دەبێت لە بەردەستیان. بۆ چکۆ خوای گەورە ئەجەلی نەیناوە، هێشتا ماوێتی لەو دنیایی. بەڵام کە نەیمابێ ئەگە فەرخەشێرێک بێتن تەماشا دەکەی گاجووتێکی بە عاردیدا دەدات و کۆتایی بە ژیانی، بۆ چکۆ ژیانەکەی کۆتایی هاتووە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم دڵی دووەم والقلب الميت، دڵی مردوو. سێمیان والقلب المەریض، دڵی نەخۆش. دڵ سێ دڵمان هەن، دڵی صحیح سەلیم، دڵی مردوو و دڵی نەخۆش. بینە سەر دڵی صحیح یان دڵی سەلیم. وەکو وایەتەی پێشی باسم کرد خوای گەورە دەفەرمێ یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. قلبی سەلیم چییە؟ قلبی سەلیم ئەو قەلبەیە کە پارێزراو بوو بێ لە هەموو ئەو شەهەوات و شوبوهاتانەی کە مخالفەی شەریعەتی خوا دەکەن. قلبی سەلیم ئەو قەلبەیە کە پارێزراو بوو بێ لەو هەموو شەهوە و شوبوهاتانەی کە مخالفەی شەریعەتی خوا دەکەن. یعنی دڵی خۆی گرێداوە بەچی؟ بە شەریعەتی خوا. دڵی خۆی پەیوەست کردووە بە متابعەی قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. هەر ئەمر و فەرمانێک لەلایەن خواوە هات بێ قبولیەتی، هەر ئەمر و فەرمانێک لەلایەن پێغەمبەری خواوە هات بێ قبولیەتی. و بە دوای هیچ منهەج و بەرنامەیەکی غەیری منهەج و بەرنامەی خوا ناکەوێتن، نە لە ئەمردا نە لە نەهیدا، نە لە ئەمردا نە لە نەهیدا. یعنی چی؟ یعنی ئەو شتانەی کە خوای گەورە ئەمری پێکردون بەس ئەو لایوی ئیشیان پێ دەکرێتن، و ئەو شتانەی خواش نەهی لێکردوون نەهیان لێ دەکاتن، ملکەتە بەرامبەریان. نایە بۆ نمونە ئەمڕۆکە دەی وەڵا بە ناوی مافی مرۆڤوانە جا چ قەیدیە بابێن، چونکە هەندێک لە عولەماش کە عولەمانین ئەوانە تێکەوتون لەوەی جا چ قەیدیە مشکیلە نیە با میراتی ژن و پیاوەکو یەک لێ بکرێتن. عولەمێ و دنیا پێشکەوتووە و لۆچما خوای گەورە نایزانی ئەو زروف و زەمانەدا دێ دنیا پێش دەکەوێتن. لۆچما ئەو خوای کە ئەو قورئانەی ناردووە، ئەو کە مەنهەجەی داناوە، ئەو پەیامەی ناردووە بەس بۆ جەزیرەی عەرەبی ناردووە، بەس بۆ ئەو ساڵەی ناردووە کە پێغەمبەر تێدا لەدایک بوو عەلەیهی سەڵام، یان وەحی بۆ ناردووە کە عەرەب و مەسەلەن هەموو سەرزەوی پاشکەوتوو بوون. نەوەڵڵا خوای گەورە کاتێک کە وەحی ناردووە پێش کە وەحیەکەش بنێرێ ئاخر مەخلوقاتیشی لەبەر چاوە کە کەنجینە لە چە زروف و زەمانێک کۆتایی بێویش دێتە. ئەلا یعلەم من خەلق وهو اللەطیف الخەبیر. خەبیرە خوای پەروەردگار بەو مەخلوقات و بەو ئەوانە. لەبەرەوە ئەو شتانەی کە خوا ئەمری پێکردوون لە بەرژەوەندوو مەسلحەتی ئێمەدایە. کە دەڵێم ئێمە مەبەستم بەشەریەتە، هەموو ئەمر و فەرمانەکانی خوا لە بەرژەوەندی و مەسلحەتی بەشەریەتە. وەڵڵا ئەو بەشەریەتەی کە ئێستا دەیبینی لەسەر ڕووی زەوی، ئەو هەموو زوڵم و ستەمەی کە دەیبینی، ئەو هەموو ناعەدالەتەی کە دەیبینی، ئەو هەموو گەندەڵیەی کە دەیبینی، ئەو هەموو قات و قوڕیەی کە دەیبینی، ئەو هەموو قەتل و قیتالەی کە دەیبینی بە یەک شتی کۆتایی دێتن، بە ئیلتیزام بوون بە دینی ڕاستەقینەی خوا تەبارەک وتەعالە. خەڵک کە مولتەزیم بوو بە دینی ڕاستەقینەی خوا زوڵم ناکە، حرام ناخوا، گەندەڵی ناکە، یەکتر ناکوژێ. الناس سەواسیە کە ئەسنانی المشت، ئاوا هەمووی ڕێک ڕادەوەستێتن. بەڵام ئەگەر ئیلتیزام نەبوو بە دین، پەیوەست بوون نەبوو بە دین، ئەوەی کە بە قووەت و بەهێزە ئەوەی دیکە لە بەین دەبات. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم و خاوەنی قەلبی سەلیم پێوەری خۆشەویستی و ڕقلێبوونەوە و مەحەبەتەکەی چییە؟ خوا چی خۆش دەوێت ئەوی خۆش دەوێت، خوا چی قبولە ئەوی قبولە، خوا ڕقی لە چێ ڕقی لەوە. ئەو بە کورتی قەلبی سەلیم یان قەلبی صحیح خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بمان کاتە خاوەن ئەو دڵە صحیحە یان ئەو دڵە سەلیمە و ئەو دڵەمان بە قسمەت بکاتن. ئەوش بە چ دەکرێت؟ بە قسە ناکرێ، بە بەدواکەوتنی
ئەو دڵە دەکرێتن برا بەڕێزەکانی خۆم و یەکێک لە دەرسەکانی عملی بۆ پاکبوونەوەی ئەو دڵەمان زۆر دوعاکردن و پاڕانەوەیە لە خوای پەروەردگار لەو کاتانەی کە دوعای تێدا جێگیرە و لەو کاتانش بەتایبەتی لە نێوان بانگ و قامەت لە کاتی باران بارین و لە کاتی ثلوثی ئاخیری شەو لەوانە لە کاتی سوزدا لە کاتی تەحیات خوێندن لەوانە هەموو دوعا قبولە. دوعا گەورەترین سیلاحە بەدەستی ئینسانی ئیماندارەوە لەو عیبادەت و خواپەرستە بە بێبەش نەبین بۆی کە دڵەکەمان پاک بێتەوە. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.